بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە دیدارێکی تایبەت لەگەڵتانین. دیداری ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود سکرتێری پارتی سۆسیال دیموکراتی کوردستان. کاک حەمە زۆر بەخێر بن بۆ کوردستان 24 گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە هیوادارین ئێوە هەر تەمەەن درێژ و تەندروستیش بن. کاک حەمە بۆ خۆت باشە زانانی ئێستا عێراق لە بەردەم هەڵبژاردندایەوە سا وەختی بانگەشەیە. بەڵام پرسیارێک دێتە پێشەوە تەحەدیاتی زۆر گەورە هەیە هەم لە ناخۆی عێراق هەم لە دەرەوەی عێراق. پێت وایە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت؟ زۆر سپاس دەکەم کاک حاکم. وەڵڵا خۆی تا ئێستا عێراقیەکان خۆشیان قەلەقن، مەسەلەن نازانن چی بکەن. مەسەلا ڕۆژی ئینتیخابات قەراری 8 مانگ بوو یەنان بۆ پێشیان خست. ئەوە یەکێ لەوەیە کە ئەوانە قەلەقن چی ڕووەدا بۆت پێشیان خست ئۆکەی چییە. لەبەرەوەم پێم وایە خۆشیان قەلەقن لەوە. ئەگەر بە وەزعی منتیقەکەت زۆر ئاڵۆز نەبێت ڕەنگە بگەنە ینی انتخاباتەکە بکرێت، بەڵام ئەگەر وەزعی منتیقەکە ئاڵۆز بێ و ڕووداوی تر بێتە پێشەوە لەوە ناچێت بکرێت، چونکە تا ئێستا هەم لە کوردستان و هەم لە بەغداش قەلەقن لەوەی کە ئەو ڕایەک دروست وەکە ئایا انتخابات ئەکرێ یان ناکرێت. ساد و سڕیشە تا ئێستا. بەڵێ بەڵام کاکە حەمەد دۆخی ناوچەکە یەکجار ئاڵۆزە جەنابە داگەداری هەردوێنێ شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی ئەحمەد شەرع و هەسەدە لە حەڵەب ڕوویاندا. بە تاکید خۆی منە پێشتیش باسی ئەوەم کردووە مەسەلەی ئەحمەد شەرع و لەگەڵ هەموو لایەنەکانی تریشا ئەوە لەگەڵ عەلەوی و دوای لەگەڵ دروزی و بەڵام ئەو کۆسپی گەورە لە بەردەستیانە ئاسەدەیە لەو منتیقەیە. بە تاکید ئەوە ئیسایش نەبێت لە نەتیجەدا شەڕێکی گەورە لەو بینیان ڕووەش. کاک حەمە هەر باجارێ لەسەر عێراق بمێنینەوە ئێستا بۆ خۆشت باشەزانی ینی زۆربەی میلیشیا شیعەکان ئەوانەی کە چەکدارن و دەسەڵاتی ڕاستەقینە عێراقی لەلای ئەوانە ئێستا ئەیانەوێت دەسەڵاتێکی یاساییشیان بەدەستەوە بێ خۆیان ئامادە کردو بۆ هەڵبژاردن لە بۆی دەست بگرن بەسەر پەرلەمانی عێراق. ئەگەر هاتوو دەستیان کرد بەسەر پەرلەماندا ئەمریکا لیان قبول دەکات؟ کاک حاکم خۆی ئەوان کۆمەڵێک بڕیاری یاساییان هەیە، کاتی خۆی کوردیش دەنگی بۆدان لە پەرلەمان، بەڵام دەنگیان بۆ پێشمەرگە نەدا. ڕاستە دەنگیان بۆدان و کردیان بە بەشێک لە چوارچێوەی وەزارەتی دیفاعی عێراقیە، بەڵام ئەمانیانێ ئەوە بە کەمەزانن ئەیانوێت وای لێ بکەن کۆمەڵێک ئیمتیازاتی تر زیاتر وەربگرن لە عێراقدا و ئەو محاولاتانەی ئەوەیە. ئەمریکا لە ڕاستیا جێگەی متمانە نییە لە ئەوەی کە چی ئەکات. مەسەلا ئەمریکا ئەفغانستانی دوای 20 ساڵ جێهێڵاو تەسلیمی تالیبانی کرد، یەمەنی جێهێشت، سووریای بەجێهێشت و لە هەر جێگەیەک بووە ئەمریکا شوێنەکانی جێهێشتەوە بە نیوەناچەڵی واتە بە ژەوەندی خۆی بێ ئەوە بێت و ئەمریکا تەعامل لەگەڵ عێراقاکە ئێستا تەعامل لەگەڵ عێراقاکە. خۆگەر بخەیتە مقارنەی بینی ئەمریکا و عێراق و عێراق هەموو حیزبی ئەوەن ئیسلامی و ئەوانن. لەبەرەوە پێم وایە ئەمریکا تەعامل لەگەڵ هێزە ئاکات، لەکوێ هێز هەبوو و تەعاملی لەگەڵاکە. پێش ماوەیەک 10 ملیۆن دۆلاری دانا وەرکە شوێنی ئەحمەد شەرعی پێ بڵێ، بەڵام ئەحمەد شەرع چوو لە نیویۆرک وتاری خوێندەوە لە منتیقەی کەندا و ترامپ پێشوازی لێ کرد. لەبەرەوە پێم وایە ئەوانە هەمووی ژانی جێگیر نین لای ئەمریکا. باش کاک حەمە با بێمە سەر دۆخی کوردستان. دیسان ئەتوانین بڵێن چانسێکی کە هاتۆتە پێشەوە بۆ کوردستان، بەڵام گرفتی ئێمە نایەکگرتوویە. ئایا هیچ ئومێدێک هەیە کورد جارێکی کە بەخۆیە بچێتەوە ئەم هەڵبژاردننی لە بەردەمایە یەکگرتوویەک یەک گوتاریەک دروستکە، چونکە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو گۆڕانەچێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕەنگە بەشێ لە دنیاش هەمووی خوە شەڕ خۆی حازر کردووە، کەس بەلای خێرا ناڕوات. ساسەیرەکەی هەر هەمووی هەڕەشەکە، رووسایە، ئوکرانیایە، ئەمریکایە، چینە، تایلەندە، مەسەلا لە هەموو شوێنەکانی دنیا، ئیسرائیلە، سووریایە، یەمەنە، عێراقە، ئێرانە، هەموو دنیا خۆی بۆ شەڕ حازر کردووە، کەس بەلای ئاشتیان ناڕوات.
لەبەرەوەی پێم وایە وەزعی منتیقەکە زۆر ینی ئەوەیە ئاڵۆزە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا ڕەنگە شەڕەکان زیاتر بە وەکالەت بکرێن تا ئەوەی کە شەڕی بەرامبەر بکرێت چونکە مەسەلا ئەگەر شەڕی رووسیا و ئەمریکا بێتە شەڕی بەرامبەر خۆیان تیاچن نایکەن بەڵام شەڕی بۆ وەکالەتەوە تا ئەبینی لە زۆربەی شوێنەکان شەڕی بۆ وەکالەتەکەن لەبەرەوەی پێم وایە ئەو وەزعانە بەو شێوەیە ڕەنگە هەروە درێژە بکێشێت بەڵام ناتوانێت مەسەلا 100% بڵێ ئەوە چارەسەرێکە بۆ بنەبڕکردنی ئەوەی کە کۆتایی بەو ڕووداوانە بێت کاک هەمە کورد خۆی بۆ هەموو ئەگەرەکان ئامادە کردووە ینی لایەنە سیاسیەکانی کوردستان هەموو ئەگەرەکانیان لەبەر چاو گرتووە کورد بۆ هیچ خۆی ئامادە نەکردووە قەناعەتی خۆم وایە داهاتوو چۆنە بینیکەوە ئیستراتیجێتی نییە هەدەفیشی نییە ئێستا نازانێت لە عێراقا کۆنفیدرالی ئەوێ فیدرالی ئەوێت یا خۆی بتەنها کورد دەڵێ حکوومەتی عێراق فیدرالیە کەس خۆیان عێراقەکان ناڵێن فیدرالیە واتە کورد ئێستا لە جگە لە کێشە ناوخۆیەکان کە ئەسڵی مۆزوعەکەیە کوردی زعیف کردەوە یاخود هەر یەکێک لەوە ئەترسێت لاکەی تر بڕە لەگەڵ عێراق ڕێکەوێ ئەوە یەکێکە لەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان کورد یەک نییە ئەگەر کورد یەک وایەت لە دوای 2725 ساڵ دەوڵەتی هەبوو ئەوە ماوەیەکی دوور درێژە لەبەرەوەم پێم وایە ئاسان نییە ئێمە ئەوە چەند ڕۆژێکی ترە بێتە ساڵێک انتخاباتی پەرلەمان کراوە بەڵام هیچ نەکراوە تا ئێستا پەرلەمان کارا نەکراوەتەوە نەخراوەتە گەڕ ئیشەکانی ناکراوە کە پەرلەمان وەستا حکوومەتیش هەموو شتەکانی ئەوەسێت لەبەرەوەم پێم وایە ئەمانە شتی زۆر ئاسان و ئەنی زۆر بەسیتن ینی ناکرێت بێ لەسەر شتە ئیستراتیژیەکان چی بکرێت شتی ئیستراتیژی ئەگەر کورد ڕێکەوێت لەسەری لەسەرەوە نییە تۆ چەند وەزیرت هەبێ و چەند ئەندام پەرلەمان ئیستراتیژی ئەوەیە کورد دەوڵەتی هەبێیانە حدودی کوردستان بانمەقانە یا حەمرینە کورد لەگەڵ ئەمریکا و ئێران و تورکیا و وڵاتان هەڵوێستی یەک هەڵوێستی هەیە ئەوانە شتی ئیستراتیژیە ئەینە ئیستراتیژی تۆ چەند وەزیرە دەبێ و من چەندێک و چەندێک گومرگە دەبێ و ئەوانە ئیستراتیژی نییە زۆر باشە کاکە هەمە من نامەوێت زۆر لە کاتی جەنابتان بگرم بەڵام دوا پرسیارم ئەمەیە کاکە هەمە وەکو پێشمەرگە گەشببینی بۆ ئایندەی کوردستانیانە بە دڵنیاییەوە ئێمە زۆر گەشتبینین کورد ئێستا یا هەر کات بێ ئەبێ بێتە دەوڵەت و من هەرچەند خۆم ئێستا بووم قۆناغی ئیسا کۆن فیدراالیم پێ باشە بۆ ئەوەی کە ئێستا کورد مافی خۆیەتی داوای کۆن فیدراالی بکە چونکە ئەوان فیدراالەکەش ئامادەنین بیکەن کە لە دەستوری عێراق هەیە بۆیە کورد ئێستا داوای کۆن فیدراالی بکە و کورد من پێم وایە زۆر کەس مەساباسی وەکا کە کورد ڕەنگە ئێستا نەتوانێت هەندێشت بکە لە ڕاستیا عێراق ئێستا وەزعی خراپە بەڵام ئەگەر کورد وا دیارە محتاجی عێراقەمانەیە ئەم ڕەنگە خراپتر بێ بەڵام من پێم وایە عێراق وەزعی خراپە عێراق دەوڵەت نییە تا ئێستا عێراق هەر ڕۆژێک قەرارێک دەرەکات و ئەو هەموو گێشەڵە بە کوور دەکات میزانەی کوردستان ئەبڕێ موچەی خەڵک ئەبڕێ ئەیگەڕێنێتەوە بۆ فڵان دادگا قەراریدا فڵان شورا قەراریدا کە ئەمە چ پەیوەندی بە قەزەی کورد و ئەوەوە هەیە بۆیە ئەم ڕێز و زەرا ئێستا خراپترین ڕێز و زەرا بوو لە دوای ڕوخانی سەدام تا ئێستا زۆر باشە زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی محمود سکرتێری پارتی سۆسیال دیموکراتی کوردستان گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە کورتە لەگەڵ کوردستان 24 هیوای تەندروستی و باش و تەمەندێژی بۆ جەنابتان کاک حەمەی پێشمەرگە بەڵێ بەڕێزانم دیدارەشمان لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی تر شاد و بەختەوەربن.